پەتای وەرزی جۆرێک نەخۆشی ڤایرۆسیە. ساڵانە لە ئەنجامی گۆڕانی وەرز و بە دوو شەپۆل لە سەرەتای پاییز و کۆتایی زستان بڵاو دەبێتەوە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان تووشی دەبن. هەموو ساڵێک نەخۆشیەکانی هەوکردنی بەشی سەرەوەی کۆندامی ناسەدانە. وەزیری تەندروستی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم سەبارەت بەو پەتایی ئێستا بڵاو بۆتەوە دەڵێت بەگشتی نیشانەکانی سوکن و بەشێکی زۆری خەڵک پێویستیان بە سەردانی پزیشک نابێت. تەنها ئەوانەی هەڵگری نەخۆشی درێژخایەنن ڕەنگە هەندێکیان پێویستیان بە نەخۆشخانە و پشکنین بێت. ئەو پەتایی هەیە بە دوو مەوجەیان بە دوو شەپۆڵ ئێمە کاتی خۆش ڕامانگەیاند شەپۆڵی لە پاییزدا و هەمان شێوەش لە کۆتایی زستاندا شەپۆڵی دووەم هەیە کە هەموو ساڵێک نەخۆشیەکانی هەوکردنی بەشی سەرەوەی کۆندامی ناسەدانە کە بەشی زۆریان ئینفلەوەنزایە و هەندێک لەو حالەتانەی کە پێشتریشە بووە بە کۆڕۆنا بێت و هەر گۆڕانکاریەکی کۆڕۆنا کە بە بڵین بە خێزانی کۆڕۆنا دادەندرێت بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئێستادا لە هەموو جیانیشدا ئەم پەتایە بە هەمان تەعامل هەمان هەڵسوکەوتی نەخۆشی ئینفلەوەنزای لەگەڵ دەکرێت زۆربەی هەرە زۆری زۆر باری تەندروستیان جێگیرە و سووکە کە پێویستی بە نەخۆشخانە نییە ئەو حالەتانەی کە لە پیرە یان هەڵگری نەخۆشی دیکەی درێژخایەنن پێویستی بە نەخۆشخانە بێ پشکنین و چارەسەری بۆ دەکرێت و ڕێژەی داخلبوون لە عینە مڕەکەزە و باری تێکچوونی تەندروستی بە شێوەیەکی گشتی زۆر کەمە یان نییە. وەزیری تەندروستی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم سەبارەت بە دابینکردنی بودجەی دەرمان و پێداویستی پزیشکی دەڵێت هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق لەلایەن حکوومەتی بەغداوە بۆ هەرێم دابین دەکرێت گەرچی پێویستی زیاترمان بە دەرمان هەیە چونکە پێداویستی پزیشکی لە ژێرفشاری زۆردایە بەهۆی زۆری نەخۆش. وەزیری تەندروستی عێراقیش سەبارەت بە دابینکردنی پێداویستە پزیشکیەکان بۆ هەرێم دەڵێت لە چوارچێوەی بودجە ئێمە پابەندین بە دابینکردنی پێداویستە پزیشکیەکان. پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق دراو زۆر باشە و من دەمەوێت بڵێم کە بودجەی دەرمان و پێداویستی پزیشکی لە بودجەی حاکمیە لە موازنەی عێراق بۆیە موسسەی مادیە لە عێراقدا دەرمان و پێداویستی پزیشکی چۆن بۆ هەموو پارێزگاکانی دیکەی عێراق دابین دەکات بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ڕێژەیەکی باش ئێمە لە ساڵی پار بە بەراوردی پێرار و پێراریش بە بەراوردی ساڵی پێشتر باشتر بووە چەند بودجەیەکوانەیە بۆ دەرمان بەگشتی بۆ پشێرپەنجە بۆ سنتەرەکانی دڵ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش پاڵپشتی دارایی و بودجێ بۆ هەموو پارێزگای دارەسەرۆکەکان دابین کردووە بەڵام بە هەمان شێوە دیسان دەڵێم دەرمان و پێداویستی پزیشکی زۆر لە ژێر فشارێکی گەورەدایە چونکە هاوڵاتیان و سەردانی نەخۆشخانەکان زۆر زیاترە. علاقة وزارة الصحة الاتحادية بوزارة صحة الإقليم تنظمها القوانين النافذة تحت مظلة الدستور. وەزارەتی تەندروستی عێراق و هەرێمی کوردستان پابەندن بە جێبەجێکردنی دەستور. ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بێت وەک وەزارەتی تەندروستی لە دابینکردنی پێداویستە پزیشکیەکان لە چوارچێوەی بودجە و پشتی هەرێم پابەندین و هاوشێوەی سەرجەم پارێزگاکانی عێراق لە چوارچێوەی هەماهەنگی نێوان هەردوو وەزارەتی تەندروستی عێراق و هەرێم وەزیری تەندروستی عێراق سەردانی هەولێری کردو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کۆبەوە. گرنگترین بابەتی کۆبوونەوەکانیش قسەکردن بوو لەسەر زیادکردنی هاوکاریەکانی بەغدا بۆ هەرێم لە بواری دەرمان و دامەزراندنی دەرچوانی بەشە پزیشکیەکانی هەرێم لەلایەن بەغداوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.